خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان ئەزانین شاخەوانی یەکێکە وەڵا ئاری من ناتوانم قسە بکەم و پشیلەکە و تۆ بەردەوام بەبا من هەستم چی بەخواها ئەو پشیلێ جا بێرەش ڕاهاتووە تۆ قسە بکاتان من خۆشەویستان ئەگەر ساڵانی هەفتا و هەشتاکانی سەدەی ڕابردوو باسی ئەومان بکردە بمان وتایە خانمێکی کورد بە جلوبەرجی کوردیەوە لە شاخ شتێکی نۆرماڵ بوو بە ئێستاشەوە گەرچی لە گوندنەکانی ئێمە خانمانی ئێمە جلوبەرجی کوردیان لەبەرە بەڵام ئەگەر بڵێ خانمێکی ئێمە بە جلوبەرجی کوردیەوە وەرزشی شاخەوانی ئەنجامەدا ئەمەیان بابەتە نامۆکەیە کە بەڕاستی جێگەی دەستخۆشی و تێڕامانەکە یەکێک لە شاخەوانەکانی ئێمە خاتوونێکە سەرجەمە و گەشتە شاخەوانیانی ئەنجامێدات جلوبەرجی کوردیە پۆشە لەگەڵاویش خات و سنوورجافە کە بەڕێزیان شاخەوانن ئەمڕۆ باسی ئەزمموی خۆیمان بۆکات کە چۆتە سەر لووتکە چیاکانی کوردستان و بە شاخەوانی ئەنجامدا خات و سنوور بەخێر بی بەیانیت باش سپاس بەیانی باش خۆتە لە پشیلە ناترسی کێشەوە بەرەوەڵا خۆتۆچی تەسەر شاخە بێ لە پڵنگ نەترسی بۆچی لە نییە گورگ و شۆشتانەیە لە شاخەڵی تا ئێستا نەمانبینی نەتانبینی پشیلەش لەو دوورە دەستە پشیلە لە ناو شار زۆرە لە شاخالێ نییە خات و سنوور چۆن ببیری لەوە کردەوە بە جلوبەرجی کوردیەوە شاخەوانی بکەی بۆ جلوبەرجی کوردی بیرم کردەوە وتم ئێمە ژەتوانین وەکو هەرگەلەیکە کللتوری خۆمان بناسێنین لەڕێ ئەو وەرزشەی کە ئەیکی یعنی بە جلوبەرگی خۆمان کللتوری خۆمان بناسرین لە ڕێی سۆشیال میدیاوە کاتێک کە تۆ بڵێن یەکی کە سەیریەکە بیانی بێیان هەر شوێنێکی تربێ خۆشە بە کللتورەکەی خۆتەوە دەرکەویت ئێستا وەرزشی شاخەوانی وای لاتەوە خەڵک شێریەکە بابەتەکان بەڵێ زۆر بڵاو بۆتەوە ئێستاڵاوەکاتەوە بەدەست یعنی بە خۆشحاڵیەوە لە ئێستا زۆر بڵاوە لە ناو کوردستانە ئاستێکی زۆر باشی هەیە لەگەڵ گروپ ئاڕۆیان خۆم گروپمە گروپت هەیە پێت ناڵێن ینی ئەوانی کتی شاخەوانن پێت ناڵێن خات و سنوور چۆن ناوە بە جلوبەرجی کوردیەوەیت وەڵاهی زۆر پێمەڵێن عادەتەن ئەوەی تا لەگەڵیش ماگەژ نەکا وازانێت لەوێ خۆم ئەگۆڕم یعنی وازانێت بەجلی شاخەوانیەوە ئەڕۆم و لێ خۆم ئەگۆڕم کە ڕۆشتم لەگەڵیانە ئەنجاوتیانەوە ئەمانزانیوە ئاوایە نەمانزانانی هەر بەوە سەرەکەی بە عەزیوە بابەتانەوە تۆ سەختە خۆ ناڕۆی با هەر بەمانەوە ڕۆم بەڵام بۆ هەنێ حاڵەت شەڕواڵە بەم لەگەڵ خۆم ئەو شوێنانەی کە زۆر سەختە تا ئەو مەسافێت تێپەڕین بەڵام هەر ئەبێ کا لێ شاخەوانی و لە پێ کالەکە و هەندێک کەرەسی شاخەوانی دەبێ هەر پێ بێ بەسێکی ئەزمونونەکەمان بکەنی چەندێک چێژی لێبینی ئەو بە جلوبەرجی کوردیەوە وڵای هەستێکی زۆر خۆشە ینی هەستەکەی تر بەتەواوەتی هەستێکی کوردایەتی لا دروستە بێ یعنی لەگەڵ هێزی خۆتا شەڕەکەی ئەتەوێت شتێککەی کاتو کە یعنی کە ئامانجێکە هەبوو ئامانجەکە و گەورە بوو ئەبێ هەنێ سەختیش هەیەتە ڕێگە و بەڵام وردە ڕای لەگەڵ ئەوە سنوورخانین جا بەخێر سەر چاوەنداوی لێبوورنەکەم من تستێکی زۆر لەگەڵ پشیلەیە بۆ ئێرەم بوورە اینجا گوێم لێ بوو باسیەوەتان کردۆ بە جلی کوردیەوە شاخەوانی ئەنجامەی ئێمە کە بەسەر عەرزێکی تەخت هاڕین وەکو خانمان جلی کوردی تۆزێک ئەبێ ئاگامان لە خۆمان بۆی کە نەکەوین ڕاستە تۆ چۆن خۆدراهێناوە بەم شاخوداخایە سەرکەوی بەم جلانە وڵای ئەوڵ تۆزێ سەخت بوو ئەکیید بەڵام وردە ڕاهاتوم ئێستا زۆر باش معنی وام لێ تۆ ئێستا حەزەکەم بە بازاڕ و بۆم شارانە لە بەریکە هەرشی دەستە خۆش بێ بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تۆ بە سەلامەتی گەشتەکانە بکەیت و بە سەلامەتیش بێت زۆر کات لەم پرۆگرامەیە باسیێوەیان کردوتوانە کە سەلامەتی زۆر گرنگە لەگەڵەوە شابۆ شاخەوانی پێویست بەوە کات و لە ڕووی بینەران و بەڕێزت ئەبێ پێڵاوی تایبەت لە پیاە بێت وایە تۆ تا چەند گرنگی بەمانە هەر ئەبێ کالی شاخەوانی ینی ئەوە شتێکە کە ناتوانانی لەیلابێ هەنێ یاسا هەیە لە شاخەوانیا ئەوانە ناتوانانی لەیلابێ بەڵام جلوبەرگی ژۆکە وتم کاتێک کە یعنی هەنێ شوێن سەختە شەڕواڵە بەم بۆ ئەو کاتانەی تر زۆر هەندێک لە دیمەنەکان لەسەر شاشە هەیە تۆ بەم عزیانەوە دەرک و داڵ و بابەتانە پێ ئەخرزانم ئەو زیینە چی کراسی کوردی ئەو دەرک و داڵ و شتانە نانووسێ پێوەی بەرەوەڵاستەنگی خۆی بەڵام هەنێ جار بۆ ئەگەر زۆرین بێ ئەلێراتۆ گرێ تا تۆزێ کۆ بێتەوە تێپەڕاش کۆڵوانە شتیشی لەگەڵاکەی وڵا زۆربەی کات ئاچکە گرروپ بێجگەلەوەی شاخەوانیەکەم گروپی پیادەڕێی خانمانیشم هەیە هەموو شەمەیە کە ئەوانەی نەخۆشن کە ئەوانەی ناتوانن شاخ بکەن ئەوانیش ئەبەم 2-3 ساعت پیادەڕەویان پێەکەم هەر بەجلی کوردیەوە باشە اینجا بیریشمان نەچێ هەر خانمان لە ڕابردووشە هەموو کار و بارەکانی کە ئەنجامیان ناوە
بوو هەر شوێنێکیشون بەجلی کوردیەوە چوون و هیچ کێشێکیشیان نەبووە زۆر ڕاستی جا ئێمە ئێستا ئاوە بەلامانەوە قورسە بۆ نمونە من کەوا باسیەکە مەڵەمە بێ لە عەرزێکی تەختاڕۆی بێ ئاگامە لە خۆمان بێ اینجا چ جابەوەی کە بە شاخاڕۆین دەستە خۆش بە تۆ ئەم کولتورە هەر پەرە پێبێ ئەی لە ڕووی سەرما ئەوانەوە بەخوا جلی کوردی ئێمە زۆر کادەڵێن وەرزی سەرما تۆزێک ساردە تۆ چۆن ئاوا بەسەر ئەم نوتکە چیانە بەڵام هەر لە کۆنا ئێمە گەر بیرمان بێ ئێمە نەنکو ئەوانەشمان لە کاتی زستانە هەر جلی کوردی لە بەرابەوە بەڵام هی زستان جیاوازتر بۆ لە هی هاوین ئەکید شتەکانیان بڵێن قماشیان پێوە کردویان شتێک یان کۆڵوانەیان پێوە کردووە منیش تقریبان هەر ئەو شێوازە بەکارێنمەوە زۆر باشە اینجا بەڕاستی لە هەمووی گرنگتر دووبارە باسی یەکەم و بەداخەوە ڕەنگە ساڵانە ڕووداوی نەخوازرا و ئەو شاخان پێرێ بەڵێ لە ئەنجامی ڕۆیشتن و سەرکەوتن بەسەر شاخەکانە ئەگەر ئەو بابەتانی کە بۆ سەلامەتی تۆ زۆر گرنگە پێت نەبێ بەداخەوە ڕووداوێکی نەخوازرا و ڕۆیە هەروەکو چۆن لە ڕۆژانی ڕابردووە ئەو گەنجە لەسەر چای پیرەمەگون کەوتە خوارەوە بەداخەوە گیانی لەدەزا تۆ ڕێنمایی چێ بۆ شاخەوانان چەندە گرنگە ئەو پێداویستیانی کە بۆ سەلامەتی گیانی خۆیان گرنگە پێیان بێت وڵای ئەبێ هەموو پێداویستەکانە پێ بێت چکە هەنێ حاڵەت هەیە کە تێکەوی ناتوانانی بێ ئەوانە یعنی جلوبەرێک تا حدێک بەڵام هەنێ یاسایتری هەیە کە ناتوانانی لەیلا مەسەرەن وەکو باتومەی کە پێێتە وەکو لایت کە دایم ئەبێ پێت بێ ئەو حەبلی شاخەوانیە لەگەڕ پێڵاوی شاخەوانی هەر ئەبێ پێت بێ یعنی ئەوانە ناتوانانی لەیلا بێ یعنی هەر چەندێک بە جلوبەرگەکەش جیاواز بێ ئەبێ ئەوانە هەر پێ بێ تۆ بابەتی سەلامەتیە هیچ خانمێکی تر نەیوتوە پێم خۆشەوە تۆی تر بەجلی کوردی وڵاهی دوانم لەگەڵە ئەوانش خەریکە وردە ئەرەوڵی لێ بکەم بڵێ گروپی شاخەوانی جلی کوردی خۆم گروپەکەم بێ سنوورە بەڵێ حەزم کردتەوە خات و سنوور دوێنێ خاتونێکمان لا بوو دکتۆرێکی بەڕێز بوو کەواکەی چی پێڵێن جلد بوو چەرم ئەیوت بۆ زستان زۆر زۆر باشە یانیەکرێ وانش پەنای بۆ بەر بیرۆکێکی باشە بیرۆکێکی باشە بەڵام من حەزەکەم هەر بەو کوردەواریە کۆنەی کە لە کۆنا بەکار هاتووە حەزەکەم بەوە بناسرێم کە یەکێکیش سەیری کرد وەکوتم بیانی بێت هەر بەو شێوازە ببینرێ اینجا پێش بەرنامەکە تۆزە قسەم لەگەڵ خات و سنوورا کرد باسی گروتی من سۆشیال میدیاکانم زۆر ئەکتیڤە اینجا ئامانجم لەمە ئەوەیە کە کەسانی بیانی کە وێنەیە یاخود ڤیددیۆیەک دایانم کە سەبیانەکان ببینن بەم شێوازە فیدباکی ئەوان چیە لەسەرەوەی کە تۆ بەجلی کوردیەوە ئەڕۆی بۆ زۆر نامم بۆیە زۆر دەستخۆشیم بۆیە هەر لە ناخۆی خۆشمانە بێجگەلەوەش بەردەوام نامی زۆر جوانم بۆیە یعنی زیاتر هانمەیە بۆ ئەوە ئەمەوێ لە پشتی ئەوە بڵێم کە ئافرەتی کورد زۆر بەهێزترە لەوەی کە ئێمە یعنی ئەتوانی لەگەڵ هێزی خۆتە بجەنگی تاگەیتە لووتکە بە هەر شێوازێک بێت باشە ئەوە گوێم لێ بوو دوایی کە من ئێرم بەجێشت باسیەوە کردم منیش لە پشیلا ترسم ئاری وتی پشیلێکی ئەوانەی لێ نییە سەر پشیلەمان نەبینیەوە شتی چاکە ئینجاوەرە لەسەر ئەو لووتکە چیای بیت و پشیلە بەرەو ڕوو بێت و وڵی پشیلەمان نەبینیوە ئینشاڵا نایبینی لێ خات سنوور گروپەکەتان هەر خانمانن یان گروپی شاخوانیەکەمان تێکەڵە لەبەرەوەی ناتوانانی بەتەنیا هەنێ حاڵەت هەیە کە تەیەکەوی بەتەنیا ئافرەت ناتوانێت ئەگەر ڕووداوێکی نەخوازرا ڕووباتۆ ئەگەر یەکێک لە شتێکی لێ بە ناتوانێت بەتەنیا بێنیتە خوارەوە بەڵام گروپی پیادەڕێیەکەم بەس بۆ خانمانە بەس بۆ خانمان بەڵێ پیادەڕێیەکە بۆ کەسانێکە نەخۆشیەکیانی بەڵێ کە ناتوانن شاخ بکەن پیادەڕەوی و شاخەوانی چەند بەسوودە من جیا لەوەش خۆم ڕاهێنەرم لە 2012 ڕاهێنەرم بوارەکانم زۆر جیازە خۆم قانونم تاوا کردووە بەڵام ئیشم نەکرد لەو بوارە حەزم لە وەرزش بوو لەبەرەوەی خۆم زۆر نەخۆش بووم ڕەبۆم هەبوو نەمەتوانی یعنی 4 هەنگاو بڕۆم بەڕاستی کاتێکە چوون بۆ دکتۆر 2007 و ئەوانە وتی وەرزش بکە هیچ شتێک بەکارمێنە جارێکە ئەوە سەرەتای گەنجیتەوە ئەمانە یعنی وەرزشم کردبینیم زۆر بەرەو باشتر ڕۆشتم هیچ ئەیلاجێکم بەکار ناهێنا لەوە زۆر بوارەکەم خۆشویست هەر یەکسەر بە شاخەوانی دەست پێ نه بە وەرزشی بە دەستم پێکرد ئیتر زۆر یعنی توانایەکی باشترم هەبوو هانیان نام بۆ پاڵانەتی دوو پاڵانەتی هێزی لەشیشم کرد کە ئەو کاتە زۆر نەخۆشیش بووم ئەوەشم تێپەڕان بووم بە ڕاهێنەرەم و شادە شتەکانم دەرێنا چەندین ساڵە لە قاعە ئیشەکەم هەوڵم ما لە ڕێی بڵێن لە هۆڵەکانەوە ئەوانەی کە نەخۆشن ئەوانەی کە ناتوانن هەوڵمەیە هەموو هەفتەیەک 2 جار ئەم برنە دەرەوە لە هەوای پاکە
پیادە ڕێم پێکردن لە پارکەکان بۆە لە هەر شوێنێک بۆە هەبوو نێتوانی یعنی بێتە ناو هۆڵەکانەوە یان ئیمکانێتێکی نەبوو یان مثلەن پێی نەئەکرا ئەموت هەفتەی ڕۆژێکیش بێ هەر هیچ نەبێ وەرە پیادە ڕێیەکە بکە لە بەرەوەی بری هەموویەکەوە کالۆرێکی باش شەسووتێنە هەم لە ڕووی تەندروستیشەوە زۆر زۆر باش ئیتر وردەوردەوای لێ هاو خۆم حەزم لە شاخەوانی بوو چەندین شاخم کرد و ئەوانە تا گروپەکەم دامەزران بەڵام ئەو پیادە ڕێوێم هەرما ئەویشم کرد بە گروپێکی ڕاست باشە خات و سنوور هیچ چیرۆکێکە لایە خۆت باس لەوە کرد لە ڕێگەی وەرزشکردنەوە توانیتە تەندروستی خۆت بەرەو باشتر بەری ئەی چه چیرۆکێکی ترە لایە ئەو کەسانەی کە بۆ نمونە بە تایبەتتر با باسێکی پیادەڕەوی بکەین کەسەیە نەخۆش بوو بێ لە ڕێگەی پیادەڕەوی و ئەم جۆرە وەرزشانەی تریشەوە نەخۆشیەکەی تێپەڕان بێ و باری تەندروستی بەرەو باشتر چوو بێ بەڵێ لەخوا بەزیابێ زۆر زۆرمان لایە یعنی زۆربەی ئەو ئافرەتانەی کە لامانن هەیانە سەڵفانەتی هەیە ئینزیلاقێتی یعنی زۆربەی نەخۆشیەکان ئەوانەی کە نەخۆشی دەرونیشانەیە دکتۆر هەربوویانە نووسێ بۆ دەرەوە بۆ پیادەڕێیان بۆ وەرزشکردن شکور زۆر زۆر باش بوون و ئێستا زۆر زۆر دڵیان خۆشە ینی نەخۆشەکەیان تێپەڕانەوە بەردەوام ئەو وەرزشە دووباراکانەوە هانی خەڵکی تریشێن ینی هەمانە ئەگەر هەفتەی یەکەم خۆی بێت هەفتەی دووەم کێتەوە دووسێ نەفەری لەگەڵە ینی ئەوەنە ئیسفادەی لێ کردو خات و سنوور تەنها بۆ شاخەوانەکە جلوبەرگی کوردیەکیە لە ژیانی ڕۆژانەشدا وڵی لە ژیانی ڕۆژانەشمان زۆر زۆر بەکاری ینی وام لاتۆ کە جلیکە لە بەرەکە بێڵ ئەو چۆنە لە بەرداناسێتەوە بڵها ئەرەوەڵا چەند دەست جل هەیە بخوا میشە بەزان زۆرێ بێت چکە وەرزشی لەگەڵا بکەی زوو دەڕێوانە وڵی ئەرەوەڵا ئەومانێ بەڵام زۆر کەم یعنی هەموو هەفتەیەک ئەگەر نەمکردێت دەستێ جلم هەر کردووە شەڕواڵی پیاوانەش بزانم ئەرەوەڵا بۆ ئەو بۆ شاخە سەختەکان هەر ئەمانەیە باشە چلوت کە چیە کە گەشتت بۆ کردو پیاە سەرکەوتوی زۆر زەحمەت بۆ بە تایبەت ئیتر توتە ڕەنگە ئەمج لە کوردیانەوەی تر کێشەی بۆ دروست کرد بێتم چیرۆکێکی لەم بابەتە لە دەواازە لە شاخی دەواازەتە نیشتی پیرەمەگرونە بەڕاستی دۆڵەکەی زۆر سەخت بوو هەرچەند شەڕواڵیشم بردبوو بەڵام لەوێ هەستێکی پەشیمانی دایگرتم بۆ تۆزێک لەویا هەر وەسێتیشم کرد بە ڤیدیۆ کردم بە ئەوانەی کە لەگەڵمان توژ نەبن لە بەرەوەی من لەسەر ڕەغبەتی خۆم هاتووم گەشتێکی تایبەت بوو ڕۆشتین لێەوە هەر ڤیددیوەکەم کردوتم من خۆم هاتووم لەسەر مەسولێتی خۆم کەس توش بۆچی تووشی چی بووی وا لێ کەوتیتەوەی کە گەشتی نەسل زۆر بە باشی ڕۆشتم بەڵام لە هاتنە خوارەکە سەیری دۆڵەکەم کرد ترسێکدای گرتم باڕەکەی نیو سەعات دانیشتم هەموو نایەمە خوارەوە ئەنو چیەکەی لێرە علی چی بکەین ئێمە تا تۆزێک هێنایانەوە سەر خۆم هادی بوومەوە ئەنجا هاتمەوە خوارەوە اینجا کە گەیشتێتە سەر و یەکەم جارم بۆ ئاوام سەیری خوارەوە نەکردەوە تەنها سەیری دوت کرد هەر سەیری سەرەوەم کرد بەڵام کە دوای سێرم کرد بەکوێ هاتووم دۆڵەکە ڕووخا بوو بەڕاستی هەموو بەردەکان لەسەر یەک بوون یعنی تیای بوو بەرد ئەوە دێسا بچمە سەری هەر هەمووی تا خوارەوە ئەڕووخانی شوێنی دەربازبوونیشی نەبوو ناو دۆڵێکە یعنی هیچ شوێنێکی تیانەبوو یعنی هەموویم دانا چیم لێ بەسەریت لێیا بۆ خۆم دانیشتم تمەخوا نایەمە خوارەوە حەقە نەبوو بۆ شێوازە ڕۆژانی بە فریش هەر بەجلی کوردیەوە ئەڕۆی ناوەڵا ئەویان تۆزە سەختەوانە شوێنێک مەترسی هەبێ قەت ناڕۆ چکە جلی کوردی و ناو بە فرتۆزە هەر گروپیش نابم ئەگەر شوێنێک مەترسی هەبێت هەتا من لێرەوە زۆر زۆر سپاسی ئاسایشی سلێمانیەکەم بەڕاستی ئەوان نەبن ئێمە ناتوانین ئەو وەرزشە بەردەوامی پێبین چکە هەنێ شوێن هەیە مینی لێ هەرچن هەنێ شوێنی هەیە مەترسی هەیە کە ئەوان پێشتر ئێمە مۆڵەت ئەەکەین ئەوان ئاگادارەکرێنەوە کە ئاگادارمانەکەنەوە کە ئەو شوێنە مەترسی هەیە ناتوانم اینجا لە سوسیال میدیاکانی خۆیەوە بینیمە شوێنی زۆر تایبەت و خۆشیش بۆیە چی چۆنم شوێنانە دۆزیتەوە سنوور خان وڵی زۆر پرسیارەکەم لە خەڵکی گوندەکان دووسێ ڕۆژ پێشەوە خۆم ئەچم سەیریەکەم هەموو شوێنەکان لەبەری بزانم تا چەندێک باشە بۆ ئەوانەی کە ڕێبەرێکی شەبێ لە گەڵابەی گوندەکە کە ئەکید ئەبەیەکێکی ئەوانە لە گەڵابێ دیارریەکەم لە کێوە بۆ کێ بۆ بە پێڕۆشنی تایە بۆی کاتێک ڕێنماییان ئێمە 100% دڵنیام لە کێوە بۆ کێ چەند سەعاتە چەندێکە ڕۆین چەنی هەوراستەیە چەندی سەختی تایە یعنی هەرەوە نیە پۆستەکە بکەم بڵێم ئەچین بۆ ئەوێ خۆشم یەکەم جارم بێ ببینم دەستە خۆش بەکاری دەستە خۆش بەخات و سنوور جا ڕاهێنەر و شاخوان زۆر زۆر سپاس ببینین بۆ ناساندنی سروشە جوانەکەی بە سەلامەتی بڕۆی گەشتەکانە بکەیت و بە سەلامەتی خۆت و هاوڕەکانی شەبگەڕێنەوە سپاس دەست خۆش ماندوو نەبی